وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مرۆڤ ناچار بە تێکەڵبوونە لەگەڵ خەڵکی. هەندێک تێکەڵاوبوون فەرزە لەسەر مرۆڤی مسلمان، وەکو عیبادەتی نوێژی هەینی و حەج، کەەوە بە هیچ شێوەیەک بەتەنها ناکرێ. هەندێکی فەرزی کیفایەیە، واتە بێ ئیلا کۆمەڵک لە مسلمانان هەر بەشداری بکەن، هەر لە ماڵەکانیان بچنە دەرەوە تێکەڵاو بە خەڵکی تر بن، وەکو نوێژی جەنازە، وەکو مردوو ناشتن. هەروەها مرۆڤ بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانی دەبێت تێکەڵی خەڵکی بێ، خاوەنکار بێ یان کرێکار، فرۆشیار بێ یان کڕیار، بەڵام گرنگە کەسێکی بەعیززەت و نەفس بەرز بی. لەم تێکەڵبوونی خەڵکەدا کە پێویستیمان پێیەتی هەم لە بواری عیبادەتدا، هەم لە بواری دنیا و بژێوی ژیاندا، مرۆڤ ئاگاداری خۆی بێ بە عیززەت و نەفس بەرز بێ. عیززەت و نەفس بەرزی جیاوازە لە خۆبەزلزانین. لەو ناوەندەدا پێت دەڵێن مەکڕوزێەوە، خۆت زەلیل و داما و نیشان مەدە. واتە حرامە مرۆڤ متەکەبیر بێ، خۆبەزلزان بێ، بەڵام نابێ خۆشی زەلیل کا و خۆی بە داما و نیشاندا و بەردەوام کزۆڵ بێ و بکڕوزێتەوە. چی وا دەکات مرۆڤ بکڕوزێتەوە، بلاڵێتەوە، خۆی بە کەسێکی زەلیل نیشاندا، بەردەوام داواکاریەکانی شتی بچووک بن. یەکەمیان هیممەت و ئامانج و تێڕوانینی بچووک. کابرایەکی عەرابی هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ڕێزێک بۆ ئەم کەسان کە سەردانی کردووە ڕێگای دوورە خۆشەویستی بۆ پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم، فەرمووی سەل حاجەتەک، پێداویستیەکەت بڵێ چیت پێویستە. یعنی ئەم مرۆڤە گەورەترین دەرفەتی هاتە بەردەم. هەر یەکێک لە ئێمەش لە ژیاندا ئەم فەرمودانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یادمان دەخاتەوە، یادخستنەوەیە بۆمان، پێمان دەڵێ دەکرێت تۆش جارێک لە جاران گەورەترین دەرفەتی ژیانت بێتە بەردەم. لە بەردەم تاقیکردنەوەیەکی گەورە دابی، بە شتی بچووک ڕازی مەبە. ئەم پیاوە کە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمووی سەل حاجەتەک، گەورەترین دەرفەتی ژیانی پێبەخشرا، چی داوا دەکەی بیکە؟ وتی ناقەة نەرکەبوها وەئەعنەزا یەحلیبها ئەهلی. وەڵا حوشترێکم دەوێت بۆ خۆم بۆ سواری بەکاری بێنم، هەروەها چەند سەر بزنێکیشم بدەیتێ بیبمەوە بۆ ماڵەوە، خێزانم بیدۆشێ و شیر و بەرهەمەکەی بخۆین لەگەڵ ماڵ و منداڵدا، بێتە بژێوی ژیانم. پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوی لە ماڵەکەەوە نەبوو، حوشترەکەشی دەدایە، واتە وەکو ئۆتۆمبیلێکی ئەمڕۆ چەند سەر بزنێکیشی دەدایە بۆ ئەوەی کەوا لەگەڵ ماڵ و منداڵی پێ بژی. بەڵام فەرمووی ئەعەجەزتم ئەن تەکونوا مثل عەجووز بەنی ئیسرائیل. خەمی ئەم پیاوەی بوو کە بۆ ماڵی دنیا کڕوزایەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوەڕێی شتی گەورەتری لێ دەکرد، بۆیە ئاگاداری کردەوە هەم ئەو هەم تێگڕای ئوممەتەکەی. فەرمووی ئایا ناتوانن وەکو پیرێژنەکەی بەنی ئیسرائیلیش بن؟ سەحابەکان لیان پرسی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پیرێژنەکەی بەنو ئیسرائیل دەنگ و باسی چییە؟ فەرمووی لە کاتی دەرچوونی موسا و بەنو ئیسرائیل لە میسر ڕێگایان لێ تاریک بوو، ڕێگایان لێ تێکچوو. ئەوانەی شارەزا بوون وتیان مەید جەنازەکەی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پێویستە لەگەڵ خۆماندا بڕۆین و ڕێگاکە دۆزینەوە. پەروەردگار حکمەتی وا بوو کە جەنازەی یوسف پێغەمبەریش لەگەڵ خۆیاندا بەرن کە جەنازە و لاشەی پێغەمبەران لە ناو گۆڕەکانیاندا سەلامی خوایان لەسەر بێ ناڕزن. کەس شوێنەکەی نەدەزانی، ئافرەتێکی زۆر بەتەمەن هەبوو، پیرێژنەیەکی بەنی ئیسرائیلی بوو، ئەو شوێنەکەی دەزانی کە شوێنی وەفاتی یوسف پێغەمبەر و گۆڕەکەی لەکوێیە سەلامی خوای لەسەر بێ.
کاتێ موسا داوای لێکرد شوێنەکەیم پێ بڵێوەتی کریەکەیم دەدەیتێ؟ موسا فەرمووی بەڵێ. چی داوا بکەی دەدەینێ؟ وتی داواکەم ئەوەیە، کریەکەی من ئەوەیە کە شوێنەکەیتان پێ بڵێم ئەن ئەکوونە مەعەکە یا موسا فی الجەنە، ئەمەوێت لەگەڵ تا بێمە بەهەشتەوە ئەی موسا، لەگەڵ تۆدا لە بەهەشتا بم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای پەروەردگار فەرمووی ئەی موسا وعدی پێ بدە ئەم ئافرەتە کە پیرێژن لە کۆتاییەکانی تەمەنیدا زیابکە مێردی نییە، منداڵی نییە، کەسێکی بەدەورەوە نییە، زۆر حەزی لە پارە و ماڵ و سەرەتی دنیاە بۆ کاتی لێقەومان و نەخۆشی و پەککەوتنی کۆتایی تەمەنی. بەڵام ئەمانەی هیچی باز نەکرد، بەس تەنها وتی حەزەکەم لەگەڵ تۆدا لە بەهەشتا بم ئەی موسا. پەروەردگار فەرمووی بەڵێنی پێ بدە و جێگای بەهەشتە. ئەویش شوێنەکەی پێوتن. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئایا تۆ ئێوەش نەدەتان دەتوانی کاتێک کەوا دەرفەتێکی ژیانت دێتە پێشەوە خۆت بچووک نەکەیتەوە، نەکڕوزیتەوە بۆ شتێکی کاتی و کەم کە بەخوا خوای گەورە هەر پێت دەبەخشێ ئەگەر نەشکڕوزیتەوە. هەوڵ و هیممەتێک بدە دەرگای ڕزق و ڕۆزی خوای پەروەردگار فراوانە. کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سەل حاجەتەک، ئەو دەرفەتەکەی بەداخەوە لە دەستدا. ئای چەند جار مرۆڤ دەکڕوزێتەوە بۆ شتی بچووک و شتی گەورە لە دەست دەچێت. کەسی وامان هەیە بەس خەریکی پارە کۆکردنەوەیە، بەڵام لەولا وەختێ بەخۆی دەزانێ ماڵ و منداڵەکەی لە دەست دەچێت. باوکو دایکێک کوڕێکی دینداری ڕەوش بەرز ڕەت دەکەنەوە کە کچەکان هاوسەرگیری لەگەڵ بکە تەنها لەبەر ئەوەی هەژارە، تەنها لەبەر ئەوەی زێڕ و زیوی زۆری نییە، ئۆتۆمبیلی گرانبەهای نییە، خانووی خۆی نییە. یان کچێک کوڕێک داوای هاوسەرگیری لێ دەکا، زۆر بەدینە، زۆر بە ڕەوشتە، زۆر بە نمەکە، زۆر بە وەفایە، هەڵسەنگێنراوە، لە بنەماڵەیەکی بەڕێزە، دەستی بەکار و کەسابەتێکەوەیە، بەڵام کچەکە زۆر بەرز دەفڕێ و زۆر بەرز دەڕوانێ، تەنها لەبەرەوەی ڤێلای نییە، لەبەرەوەی باخی نییە، لەبەرەوەی ئۆتۆمبیلی گرانبەهای پێ نییە، لەبەرەوەی مۆبایلەکەی ئاخر دەرەجەی نازام ئایفۆنی چی نییە، هەر ئەمانە دەبینێ، هەر شتە دنیایە بچووکە کاتیەکان و بەسەرچۆکان دەبینێ. ئەم کوڕە ڕەت دەکاتەوە، سەرنجام تووشی دێبێت بە کەسێکەوە کە ئەمانەی هەموو بە زیادەوە هەیە، بەڵام ڕەوشتی نییە، بەڵام وجدانی نییە، بەڵام وەفای نییە، بەڵام تەنها ئارەزوبازە. دواتر ئەم کچە چۆن بەدبەخت دەبێ بەدەستێەوە؟ ئەمجا کاڵک بە ئەژنۆی دەشکێنێ، ئای چ دەرفەتێکی زێڕین هاتە بەردەستم، بەڵام من کڕوزامەوە بۆ شتی بچووک. بۆیە وتراوە باشترین کچ ئەو کچەیە داوای ماڵێکی بچووک دەکا لەگەڵ دڵی پیاوێکی گەورەدا، لەگەڵ دڵێکی گەورەی پیاوێکی گەورەدا. ڕاستە ماڵەکە بچووکە، بەڵام مێردەکەی دڵی گەورەیە. بەڵام بەعکسەوە ئەگەر ماڵەکە چەند گەورە و گرانبەها بێ، ئەگەر مێردەکەی دڵ بچووکێک بێ، بەخوا ژیانی لێ دەکا بەژان. هەیە بۆ دەنگ دەکڕوزێتەوە، بڕواتان هەبێ هەیە خۆی هەڵدەبژێرێ، هەر لە دوایدا نازام چۆن لە ڕووی دێبچێتەوە ناو خەڵک، دەستی دار و بەرماز دەکات بۆ دەنگێک، بەس ئەوەندە بێتە ئەندام پەرلەمان، ئەندام ئەنجومەنی پارێزگایەک لە کوردستان، لە عێراق، لە شوێنێک. هەیە بۆ لایک و کۆمێنت دەپاڕێتەوە، یعنی پەیجێکی هەیە بەس بۆ ئەوەی ژمارەی بینەرانی زیاد بێ، نەسڵەمێتەوە لە شتێک کە حەڵاڵە یان حرامە، بوختانە یان ڕاستە، درۆیە یان حەقیقەتە، ڕووکەشە یان ناوەڕۆکی پڕە، زەرەر بە کۆمەڵگا دەگەیەنێ یان سوود دەگەیەنێ، کەسایەتی خۆی پێ لەکەدار دەکا یان شەخسیەتی بەرز دەکاتەوە، ئەمانە نابینێ، دەکڕوزێتەوە بۆ لایکێک، بۆ کۆمنتێک، بۆ بینەرێک. دووەم هۆکار کە مرۆڤ وا لێ دەکات تووشی کڕوسانەوە بێ، زۆر سەرنجدان لە ژیانی خەڵک و بینینی ڕووکەش و خۆزگە خواستن بە خەڵک و کڕوزانەوە و گلەیی لە بەختی خۆکردن. بەڵام بەڕێزان، یادتان دەخەمەوە زۆربەی کات شتەکان وەها نین کە دەردەکەون. بۆ ڕوونکردنەوەی بابەتەکە بە زیاتر بەسەرهاتێک دەجێڕمەوە کە ڕووداوێکی واقعیە. دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قولوب تەهوی العەطاءدا لە لاپەڕەی 182 دا هێناوێتی، چاپی سێیەم 2019 دارولقەلەمی دیمەشق چاپی کردووە. ئەم کتێبە کراوە بە کوردی بە ناوی دڵەبەخشندەکان، مامۆستا هێمن محەممەد عەلی کردوێتی بە کوردی، چاپی یەکەم 2019 کتێبخانەی نارین چاپی کردووە لە لاپەڕەی 155 کوردیەکەدا. دکتۆر حەسان شەمسی دەڵێ
ئەوەی کە بۆی جێڕاوەتەوە کارمەندێکی هەژاری نەخۆشخانەیەکی تایبەت ئەهلی بووە. ئەڵە بۆی جەڕامەوە تیجارێکیان پەیوەندیمان پێوەکرا، سەرۆکی بەشەکەمان ئاگاداری کردمەوە یەکێک لە سەرمایەدارە گەورەکان دێت بۆ نەخۆشخانەکەمان بۆ چارەسەر. تۆ بڕۆ لە حەوشەوە پێشوازی لێ بکە، ڕێنمایی بکە، ژوورە تایبەتەکەی خۆی کە بۆی دابین کراوە، حجز کراوە، هەمووی نیشان بدە. ڕۆیشتم و چاوەڕێم کرد و دوای نیو سعاتێک کابرا گەیشت. هات و منیش پەلاماری قاپی سارەکەیمدا چی ببینم، سارەیەک هەرکە دەرکەوت بەرەو ڕووی من هات و ناونیشانی ئێمەی درابووی ئەو شوێنی تایبەتەکەی ژمارە بۆ دانراوە لەو شوێنە بۆستە کارمەندی خۆمان دێ بە پێشوازیتەوە. هەرکە سەیری ئۆتۆمبیلەکەم کرد لە ماوەی چەند چرکەیەکە، مرۆڤ ئاوایە لە چەند چرکەیەکە دنیای خەیاڵات دێ بمێشکێ. سەیری ئۆتۆمبیلەکەم کردوتم پەروەردگارە ئەوە ژیانە، ئەمە ئۆتۆمبیلەکەی ئەوە لەوەچەبایی $5,000,000 بێ، 50 دەفتەر بێ، ئەمە ئۆتۆمبیلەکەی بێ ئەبێ ماڵەکەی چۆن بێ، وێنەی ئەنواع کۆشکم دەهێنایە بەرچاوی خۆم. هەر لەو چەند چرکەیەدا دنیای خەیاڵ فراوانە، زۆر دەڕوە. وتم ئەبێ مێزی ناخواردنەکەی چی لەسەر بێ، ژەمەکان چی بخوا، ئەبێ جلەکانی چەند گران بەها بن، لەواتیە فڕۆکەشی هەبێ، لەواتیە هەموو دنیا و سەفەری هەموو دنیای گەڕابێ. لەو کاتەدا سەیری ژیانی خۆم دەکرد. منیش کابرایەکی کرێچی داما و ئۆتۆمبیلێکم پێە لە ڕوومنا لە هەموو شوێنە دەریخەم. پارەم نییە بیبم بۆ لای فیتەر، زۆربەی ڕۆژەکان دەبێت پاڵم پێوەنێن تا هەڵدەبێتەوە. ناو ماڵێکی زۆر کەم و کورت. بۆیە وتم خوای پەروەردگار بۆ باشە، بۆ پەروەردگارە ژیانی ئەوە ئاوایە و ژیانی منیش ئاوایە. خواگەر نەخۆشیش ببم، وەڵاهی پارەی عادەیەکی خەستخانەیەکی حکومیم پێ نییە. ئەمە باشترین نەخۆشخانە هەڵدەبژێرێ، ئەبێ من بە سعات بە دیارەوە بۆستم قاپی ساری بۆ بکەمەوە، ڕێنمایی بکەم و ژووری تایبەتی بۆ دابین بکرێ و چەند دکتۆر بە زەبری پارە بە دەوریەوە بن. بەڵام لەو کاتەدا کە قاپیەکەم کردەوە سەیر دەکەم کابرا دارچەقێکی پێ قاچێکی نییە، قاچێکی لە پشتی ئەژنۆیە بڕاوەتەوە پەنا بەخوا. لەو کاتەدا کە دابەزیوتم فزوولیم کرد کەەوە ئیشی من نییە و دەبوو قسەم نەکردایە، تەنها ڕێنماییم کردایە، بەڵام خۆم بۆ نەگیرە. وتم گەورم هاتووی قاچەکەت ئیشکالی هەیە، برینی هەیە، چارەسەری ئەم قاچە بڕاوت بکەی. چاوەکانی قەتیز بوو لە فرمێسک، چەند دڵۆپێک ئاو خزایە ناو چاوەکانیەوە و ڕوانینێکی چەند چرکەی سەیری کردم و وتی کوڕی خۆم خۆزگە هەرا و قاچە بڕاوام بوویایە، ناوەڵا شوێنم گرتووە، ئەمڕۆ هاتووم ئەم قاچە ساغەشم بۆ ببڕنەوە بەهۆی نەخۆشی شەکرە و چەند نەخۆشیێکی ترەوە. ئیترە بێ بڕۆم بە زەلیلی بۆ خۆم لەسەر عەرەبانەیە بگەڕێم، بەبێ قاچ لە ماڵەوە دابنیشم، چاوەڕێ بم یەکێک گەنجێکی وەکو تۆ بێ مەرحەبایم بکە. لەو کاتەدا یعنی دەڵێ مچوڕکەیەک بەلەشما هات لە سرم درا و لە بەری پێم دەرچوو. منیش دەستم کرد بە گریان، بەڵام بڕواتان هەبێ پەرۆشی ئەوم بوو کە ئەو هەموو سەروەت و سامان و دەوڵەمەندی ئەوەتانە چەند بە زەلیلی دەیبینم، چەند دڵناڕەحەتە، چەند خۆی پێ بێکەس و بێهاودەمە، چەند خۆی پێ فەقیر و داماوە، بەڵام زیاتر بۆ خۆم دەگریام، بۆ ئەو ناشکورەی کە کردم کەوام دەزانی خوای پەروەردگار هیچی نەداوە بە من. ئالەوێ بۆم دەرکەوت ئەم قاچە ساغانەی خۆم کە ڕۆژ تا ئێوارە کرێکاریان پێوە دەکەم، واللهی هەموو سەروەت و سامانی نەک ئەو پیاوە ئی هەموو دنیا دێنێ. تەوبەم کردوتم خوای پەروەردگار لێم ببوورە، منی بەدنمەک، منی بێوەفا، منی سپڵا، ئەم هەموو خەڵاتەی خوا کە لەشم ساغا کە بەس بە قاچەکانی خۆم دەڕۆم، نەک ئۆتۆمبیلێکی 50 دەفتەر دۆلاری 500 دەفتەر دۆلاریش بێ، هەموو ئۆتۆمبیلی گرانبەهای دنیا هی من بێ، هەموو کۆشکەکان هی من بن کە بە قاچی خۆم بەسەر زەویدا نەڕۆیشتم کەوابێ هیچم نییە. بۆیە تەوبەم کرد و ڕێنمایی کابرام کرد و بردمە شوێنی خۆی. ژنێک ئافرەتێک زۆر جار ناشکوری دەکات، کێشە لەگەڵ مێردەکەیدا دروست دەکات، دەست دە بۆڵە بۆڵ دەکات، ئەڵێ خوابی بڕێ نەعوذ بالله، تەنها ئەوە ئافرەتێکی بینیوە لە خزمانی، لە دۆستانی، لە میوانی، لە کەسێک لە فەرمانگەدا لەگەڵی بووە، ژنی بەرپرسێکی حرامخۆری گەندەڵی وڵاتە، ئاڵتونێکی زۆری پێوەیە، بەلای ماڵەکە دەڕوا خاتون خزمەتکاری هەیە و ئەو کۆشکە چەند قاتە بەس بەردی دەرەوەی ماڵەکەی بەس ئەوەی بۆ دیکۆرات بەکار هاتووە 3 ماڵی وەکو ئەوەی ئەوان دەکا، ئۆتۆمبیلی گرانبەها، باخ، پاسپۆرتی نێودەوڵەتی،
سەفەری وڵاتان چەند ئافرەت خۆزگە بەو ئافرەتە دەوڵەمەندە دەخوازێ بۆڵە بۆڵ بەسەر مێردەکەیدا دەکات ناشکری بە ماڵ و مێردی خۆی دەکات لە تخواوەک ژیانە ئێمە هەمانە بەڵام نا بێ ئاگای لەوەی کە ئەمە لە ناخەوە خوراوە لەوە چێ مێردێکی دڵپیسی هەبێ ئافرەتێکی بە حیا و حرمەتە بەخوا نازانێ نێرینەیەک لەسەر زەویدا پیاوێک هەیە یان ناکەچی ئەم پیاوە بەردەوام لێی بە گومانە بەردەوام چاودێری دەکات بەردەوام هەموو هەنگاوێکی لە ژێر مراقەبە و کامیرە و چاودێری خۆی و دام و دەستگاکەی دایەتی ئەم ژنە چەند جار لە ناخەوە خۆزگە دەخوا بە ژیانی ئافرەتێکی هەژاری مێردێکی کرێکار بەڵام دڵپاک دەروون پاک بێت چاودێری بە قەدر و حرمەت بەڕێزەوە ژیان لەگەڵیدا بۆیە دووەم شت کە مرۆڤ وا لێ دەکات بکڕوزێتەوە بە ژیانی خۆی ناڕازی بێ ئەوەیە سەرنجدان لە ژیانی خەڵک و بینینی ڕووکەش و خۆزگە خواستن بە خەڵک گلەیی لە بەختی خۆکردن کە بەداخەوە واژ نییە ئەوەی تۆ دەیبینی ئەوە ڕووکەشە و حەقیقەتەکەی وانە بۆ ئەوەی لە کڕوزانەوە بە دوور بین ئەم فەرمودەیە با جێبەجێ بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیمامی حاکم حەدیثەکەی ڕیوایەت کردو شێخ ئەلبانی لە صحیحەش و لە صحیحی جامی عیشا دەفەرمێ فەرمودەیەکی حەسەنە بە ئەنەسی کوڕی مالیکی فەرموو ئیاکە وەکل ئەمر یعتەذەر منه ئەنە زڕۆڵی گیان کە وەکو کوڕی ماڵم وای ئەی دڵسۆزەکەم با منیش ئامۆژگاریەکەت بکەم ئیاکە وەکل ئەمر یعتەذەر منه زۆر خۆت پارێزە لە هەر کردارێک کە دوا ڕۆژ پێویستت بە پۆزش هێنانەوە و داوای لێبوردنکردن بێ لە سەرەتاوە ورد ببینە با سەرنجام لە دوا ڕۆژە تووشی کڕوزانەوە و پاڕانەوە لە خەڵک نەبی ئەم سەر سەیری ئەو سەرکە با لەو سەر تووشی کڕوزانەوە نەبی قورئان فێرمان دەکات تەنها دوو جار داوای مۆڵەت و عوزر هێنانەوە لە بەرامبەر بکەین بۆ پاراستنی شکۆی خۆمان لە جاری سێیەمدا کەسی بەرامبەر بەجێ بێڵە هەرچەند کەسێکی زۆر باشیش بێ و لێشی بەهرەمەند بی لە باسی تەلاقدا دەفەرمێ الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان ژنومێر بۆڵە بۆڵ وانەی هەر دەبێ بەڵام کاتێک کە کێشەکەیان گەورە بوو با دوو جار دەرفەت هەبێ یعنی پیاوێک کە ژنەکەی جارێک تەلاقدا یەک تەلاقیدا ڕیجعەتی پێکرد جای دوم تەلاقێکیدا و ڕیجعەتی پێکرد لە جاری سێمە با لەبەر شکۆی هەردووکیان ئیتر تەواو شکۆیان نامێنێ حرمەتیان نامێنێ ئەم جانە فەئیمساک بمەعروف جاری سێمەگە تەنبیه بوو پیاوەکە دەمی خۆی گرت وەدانی بە خۆی داگرت وەژنەکە خۆی چاک کرد ئەوە بە بمەعروف با بە جوانی بەیەکەوە بژین وەکو لاپەڕەکانی ڕابردوو لابن و بیسڕنەوە و فڕێدەن لاپەڕێکی سپی لەسەر ژیانیان هەڵدەنەوە کە زانیان بەیەکەوە ناژین باش کۆیان نەشکێ ئەو تەسریح بإحسان مەیکەن بە شەڕ و دەنگەدەنگ بە جوانی لە یەکجیا ببنەوە ئەمە هەمووی لە پێناوی ئەوەدا تۆ نەکڕوزەیتەوە دوو جار تەلاقدان دوو جار جیابوونەوە بەڵام نابێت بێتە سێم لە سێماگە پند و عیبرەتە دوار نەگر پێ کە سایەتی لە کەدار دەبێت چەند جوانە ئەم شەریعەتە لە سوڕەتی ئەلکەهفدا لە باسی موسا و خضردا چەندە موسا لە خضر بەهرەمەند بوو ئاتەیناه عبدا من عبادنا آتەیناه من لدنا علما علمی لە دونی پەروەردگاری پێ بوو کە موسا پێی نەبوو مامۆستای وا لە هیچ شوێنە دەست نەدەکەوتەوە بەڵام کاتێک کە دوو جار داوای لێبوردنی لێ کرد لە جاری سێمە وتی موسا فەرمووی ئین سەئەلتوکە عن شەیء بعدها فلا تصاحبني قد بلغت من لدني عذرا وەڵا برا لەم جارە زیاتر لێم مەبوورە عن موسا کەسایەتی خۆی پاراست دوو جارە بەڵێن دەدەم هەرچی شتێکم بینی و بەدڵم نەبوو لەبەر چاوی من شتێکی نامۆ بوو پرسیار نەکەم یەخۆم بۆ نەگیرە وەڵا برا ئەم جارە عوزرم نەماوە تەواو لۆمەد ناکرێ مامۆستا ئەم جارە کە پرسیارم کرد کۆتایی پێبێنە خضریش نەهێش کەسایەتی موسا بشکێ فەرمووی هذا فراق بینی وبینی برا وەڵا ئەوە سێم جاریشە خۆت بۆ نەگیرە ئەو کارە نامۆیانەی کە هەمووی ڕاستی و حەقیقەتن و بە فەرمانی پەروەردگار دەیکەم وما فعلته عن أمري بخوایشی خۆم نییە پەروەردگار ئەمری پێکردم ئاوا بکەم و بەهانای ئەو لێ قەوماوە نەبچم و ئەو داماوانە ڕزگار کەم بەڵام چاوی بینینی تۆ ئەمڕۆ هەستی پێناکە ئەی موسا وەکو مرۆڤێکی ئاسایی کە خوای پەروەردگار ئەو عیلمەی بە تۆ نەبەخشیوە با پێغەمبەرێکی پایەبەرزی پەروەردگاریش بی وە هذا فراق بینی وبینک ئیتر لەمەوە دووە خوا حافیزت بێ و خوا حافیزم بێ لێک جا دەبینەوە تەواو چاو لێم ئیسلامی ئێمە ناهێڵە مرۆڤ تووشی کڕوزانەوە ببێ با عیزەتی نەفسی لەدەست نەچێ ئەم بابەتە زۆر گرنگە
ئەم قورئانە پڕبەرەکەتەی بەخشەی ئێمە ئەوەندە دەرسی بەهێزی تێدایە بەمەرجێک بە جوانی لێ وردبینەوە. هەر کات خۆت بە بەدبەخت زانی وەرێ یەک ڕۆژ ئەم خاڵانە جێبەجێکە. زۆر جا مرۆڤ بەزەی بە خۆی دادێتەوە، خۆی بە بەدبەخت دەزانێت، بە بێبەخت دەزانێت. یەک ڕۆژ ئەمانە جێبەجێکە. یەک بە جلێکی دڕا و کۆنەوە بڕۆ بۆ ناو خەڵک، بڕۆ بۆ پرسەیەک، بڕۆ بۆ شاییەک، بڕۆ بۆ شوێنێک، ئەو جلە دڕاوانەی کە ڕۆژان پێت عیب و بەوانە بڕۆیتە دەرەوە، بەو جلە بڕۆ دەرەوە. بە پێڵاوێکی دڕاو کەبنەکەی خەریکە لێ دەبێتەوە. هەمومان هەژاریمان بینیەوە، جاری وا بنی قۆندەرەکەت، پاتەکەت، پێڵاوەکەت خەریکە لێ دەبێتەوە. ئەوەندە کۆم بووە. سێ، 2 ڕۆژ بە برسێتی بخەوە، ئێوارە هیچ نەخواد و شەو لە برسانە نازانی چۆن بخەوی. 4، یەک جار بە گیرفانی بەتاڵ بڕۆ ئەو بازاڕە و بە پێوەرەوە ماڵەوە بزانە دڵت بۆ چەند شت دەچێ. 5، شەوێک لە ناو خێمەیەکە بخەوە، ئەمجا دەزانی 2 ژووری بچکۆلەی ماڵەکەت چ کۆشکێکی گەورەیە کە جاران پێی ناشکر بووی. 6، شەوێک بەڕقەوە بخەوە، ئەمجا دەزانی خۆشەویستی چ بە هەشتێکە. 7، سەردانی نەخۆشخانەکانی شێرپەنجە، گورچی لەشتنەوە کە هەموو دڵۆپە میزێکی ئەو نەخۆشەی دەیکا بە مردنێکە. هەروەها سیەکان کە کەسەکە دڵێ هیچم ناوێت لە دنیا، خوای هیچم ناوێت، بەس یەک جار هەناسە بە ئاسوودەی هەڵمژم، بەس سیەکانم پڕ هەناسە بن و بە ئیسراحەت هەناسە بدەمەوە. ئەمجا دەزانی لەش ساقی چ سامانێکە. ئەمانە بکە، ئەمجا بزانەوە پرسیار لە خۆت بکە، تۆ بەدبەختی یان خۆشبەختترین مرۆڤی کە خوا هەموو ئەمانەی بە ئێمە داوە بەداخەوە هەستی پێ ناکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين.